بەنامەی خوای گەورەی وینەرە بەشەویستەکە بەرنامە و هەوار و هەورامانی سڵام و خوای تاوە نەبوو وێمە بە وەشحاڵ و بەختەوەرزان بێ جارێتر ئامامێ خزمەتە پێی پێشکەشکردەی تەوەرێتەر جە بەرنامەکەیمە هەوار و هەورامانی وەشەویسە گەرەکمانە ئیجارێ باسێ سەر و گژوگیوا و هاریەکە کەرمێ وەشەویسا چەنی مابیدی چەنی کۆمەڵێ مێمانی عەزیز و وەشەویسی کە پسپۆڕێنێ چی بوارێ و هەمیشە ئینەپی کەشوکۆ و زانیاریەوە تەمام شەهان سەر و گژوگیوا و هاریەکە بە هیوا ئانەی تاومێ بەرنامەوە سوودمەند پێشکەش و شمەی عەزیز و وەشەویسی کەرمی چەنی مابیدێ وطني وطني باوانم أي وطني نشيب لا برمي أي وطني نشيب لا برمي عزيزي أولا ما نكي أي خابه بابيرمي أي خابه بابيرمي إن جا وطن ويكنيا عزيزي وطني وليكن يا أخواب وعيد لي يا إن جاء ذكر بمي وطن عزيز بتوشر يا جانك بتوشر يا إن جاء بلامي شمال عزيزي بلامي شمال أخواب ما ومسكن إن جاء بيا قبولك جانك بمال بويتن أي هوار بمال بويتن إن جاي بخواصتي سريك ماسەیان وەڵێ گر بات و بابەسێوەنێ گەرەکمانێ بەیمێ سەر و باس و سروشتی جڕۆ ئاینینە ئاین و پیرۆز ئیسلامی تا چنە گرنگیشدان بە پارێزنای سروشتی بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين سروشت دین یانی سروشت فرۆ جاری خوای گەورە قورئانە نەباس و سروشتی کەرە و فەرماوە لۆدێ گێڵدێ جا ئی سروشتە بە تایبەتی سروشت و کوردستانی سروشتێەوە جوانە چا سروشت و کوردستانی چەنە هەورامان ورچنیان تایبەتمەندیە عالێژان بە تایبەتی وەرز و وەهارینێ وەهار ئاەت تامێ واچمێ سروشت و هەورامانی وەرز و وەهارینێ کتێبێ وانیاوەن کە تامێ واچمێ چەنی قورئانی مطابقە خوای گەورە باس و گێڵای کەرو یەکسەر باس و سروشتی کەرو باس و ئاگوڵا کەرەوە باس و ئا زەمینەیە کەرەوە کە ئاگوڵیشە چەنە سەوزێ بە باس و ئا وارانی کەرەوە کە مو زەمینی چووکای زەمین یەری نوعی زەمینە ئی زەمین و یەرە نوع زەمینە یۆشائینا هەورامانە نەکاواران وەرەوە یەکسەر ئی گژ و گیواوە بە تایبەتی ئیسە وەرز و نمایش و گۆڕاڵەکا و کوردستانی هەورامانەنە ئیسێ بە تایبەتی فەسڵ و وەهارینە وەرز و وەهارینە ئیسە تەماشە و ئی سروشتی کەرە پێغەمبەر و خوا صلی الله علیه وسلم فرە و جاری ئیشارەتش بە سروشتی کەرەن فەرماوە ئەگەر قیامەت ئاما دارێت تا دەسۆبی بنیە دێش چووکە ئی سروشتە ئیسە ئێمە نامێت چێگەنێ هەورامانەنە ئی بەرنامەیە کەرمی وەرماوە ئانە تەڕەوامینە ئانێ تامێ واچمە گوڵە تەزبیحانە نەرەن ئی سروشتە بە تایبەتی بەدارۆ جوانە پێغەمبەر خوا صلی الله علیه وسلم فەرماوە ئەگەر فەسڵ و وەهارینە هەر یاگێنێ کات و چێ و نیایینە ئاما دارێت تا دەسۆبی ئیذا قامت القیامەت وفی یەدی ئەحەدیکم فەسیلەتون فەلیەغرسها فەرماوە بنیە دێش چی بنیە دێش وەرو ئانەیە هیوا و ئەمەل گێڵەوە چووکای وەهار وەرزێوەن خوای گەورە مرۆژ بە ئیمداد و خەڵکی وەرو ئانەی ئینسان تاوە وەهارێنە کتێبێ مەقروئی وانیاوە جە خوای گەورەی وەرگێرۆ ماوەسا بەرنامەکەمە سەر و بات و بابەست و گژوگیواوە وەهاریەکانی جە هەورامانەنێ معلوم و جەنابی تاکە ئێمە چنەها گژوگیایەمە هەنێ ئەچی وەرزەنە بەتایبەتوە ساڵێ پسێ ساڵی کە وارانێ و ئەلحەمدولیلا خازواران و دەشت و دەرپارا و کەشوکۆ و سەر سەوز و ئینیشا ئەگەر باسی ئی گژوگیواوە پێکەری گژوگیواوە هارێکی بەتابەتینە کە سنوور هەورامانینە پیکەشاوەکە ساڵانە هەنێ و سەوزێ بە وەڵاهی گژوگیواوە هەورامانی ئیسە پسە جەناب ئیشارەت کرد وەڵێنە گژوگیواوە هەورامانی ئیسە خەڵکێەوە حەجەکە لار و گەرمیانە ڕۆکەرە هەورامان تامێ واچمێ سروشتەکە دەست و ئێمە نەبەرشیەن ئیسە تامێ واچمێ
حتا خەڵکو و عەرەبەکەی مەیە گەرمیانەوە خەڵک مێ ئی سروشت و هەورامانی وەڵتەرێ لوێنی پەشتەوە سەرگەتێ و یێڵان پێی پیشکەش بی سێ پیشکەکە نەمەنن بەداخەوە بەڵام هەرجە پیشکەوە هەرجە ڕیواویەوە هەرجە قنەرێوە هەرجە هاڵەکۆکێەوە هەرجە بەڕێزایەوە هەرجە گوڵە چنووریەوە ئەتر گرد تامێ واچ و گوژی گیواوێک گرد دشتە نەبیێن بەڵام میسە ئاگیواوێ کە مەنێنی دەگمەنێنی پسە پیچکی ڕەنگە گرد و هەورامانی نەگێڵە بڕێیاگە کەمی مەنێ بە هەتا بەنابیەن فرەوجارە پی سەرکەلاوەڵدا ئێمە تاقێمە هەنسە ئەو دیم و کەش و دەرەوە مەڕێمە پەنەژ ماشا تاق و بەناکەی ئیسە کۆمەڵێک ژوگیواوێ ماهەنێ خەریکان نەمەنێنێ ئەو جارە تەمەنا و پسە واچی شوت و ملیشڵ کردێ هەورامانە دەستگنی ئیسە بەڕاستی ئی گوژوگیواوەی خەریکا بەرەو نەمەنای ملا هەرجە ڕیواوێەوە چووکە خەڵک بەبنۆ مارۆشە هەرجە ڕیواوێەوە هەرجە تامێ واچمێ هاڵەکۆکێەوە جە بەڕێزایەوە جە قنەرێەوە جە هەلچێوە ئیسا هەلچی خەریکا دەگمەنە بێنن نەمەنێنێ چووکە خەڵک ملۆ مەتاوە بەکادی بڕۆژ بەرەو نەمەنەی ملا تامێ واچمێ کەش و هەورامانی جەسروشت و گرد و کوردستانی نەکۆ بێنەوە هەرجە ڕیواوی گردشەنن بەڕێزا گردشەنن سوورە بنە شەنەن هاڵەکۆکی شەنەنێ خۆژێ شەنەنێ گیلاخە شەنەن ڕوسقە شەنەن قنەری شەنەنێ بەڕێزا شەنەن ئەتە گرد و گیواوەکە گەبڵەش شەنەن منتەقە تەوێڵی گەبڵەش فرن هانەنەوە گەبڵەش فرن تامێ واچ گرد و منتەقەکە و کوردستانی گژوگیواوەکە هەورامانی گرد نمونێ وەژورگرتن بەڕاستی گژوگیواوی نیعمەتێ خواین بەڕاستی ئەگەر ئێمە بەیمێ نەپارێزن مێژە بەرەو نەمەنای ملا أي روح حجري دارون إذا جبري برل يانك بكوي بيستون أي خواد ويفرهون وطني وطني باوان أي وطني نشيل بالمية عزيز كردستان كي دکتۆر بەحەزێک ژوگیوای ماهەنێ ئێمە بەجۆجەکە بسەواکی بە کاڵی وریە پێی نمونە ئیسێ یو ئەچی گیواوە ئەگە پێم ماباسکەری ئانێ نامێ شەشاوە شێواز و واردەکەیش کنیاکەی شەنینە خێرێ کاو بەکردیان هەر ئینەکە داخل و کەشی بیمێ و سەرتاوینیش ئینە دوێ نامێژەنێ پەنەژ ماچا گوڵە نینۆر پەنێت ماچا بێڵەهەر بەراشۆ بەکاڵی وەراش پاکشکەرا وەکریوت شلێ پسە ڕیواوی لا خەڵکو لا ئێمە بەکاڵی وەرۆژ تۆکڵەکەیش گێرەوە هەن مەکیشانۆ هەن قەنشانۆ هەن بەکاڵی جوەرۆژ ئارۆنە کە پاسەمەوەریش خەڵک بەڕۆشۆ پێی شلێ چەنی شلێ نوەیا و فاسوولیا و ماشوانی شاکەری پاسە ڕیواویش کەرا بەشلێ یانی واش بێ بەجۆ جۆرەکە گێرە ئەو سەی واردەوە واچ و ئەگە سەرەکیش نەبیە بۆ یعنی واردەوە بدێ چوارچەوە و نان و سرۆ خوانەکە و خەڵکو هەورامانی نەبیێن زەمان و کۆنین هۆرامی کە زمسان دەست شپەنەکەدەن هەتا وەهار تەمامیان ئەکسەریەت و چاشتەکەش گیوا و وەهاری بێنێ لوێنی ڕێواویش ئاردێنە پێسەڵزەواچە ئاردن پسە بەڕەزای ڕوسقەش ئاردن سوشاکردن و چەنی هێڵەی گەڵەش ئاردن چەنی هێڵەی تێکەڵ شاکردن چەنی مەژگەی وە پایزێنە لوێنێ وەنیشە ئاردنە پێی کوتەی چەنی تفا چەنی هەنجیرات تێکەڵ شاکردن پەنج ماشینی کوتە ئەکسەریەت چا بەرمە خۆماڵیەکەی بێنێ چاسەر دەبنەوێ مانێ پوچی هەم نەوەشی کەم تربیان هەم سبحان الله تەمەنی فرە درێژ بیان چاسەر دەمانە ئارۆنە ئی مادە کیمیاییەکە ئامێنێ پێی پارێز ناو ئامەوادەیە پێی ڕەنگەکەش کوالیتیش ماپەنوانەی خەڵک سانۆش بەڵام دلێەوە پێی تەندروستی پێی نەوەشی ئەکسێت شاخراپە ئی بەرهەمێ نەمەنێنە یا کەم شاکردن ئارۆن ئەکسێت و خەڵکی نەوەشە وەلێم کۆنەنە ئینە دەوای بیان چارەسەر بیان تەنانەت نەکەرپەی نەوەشەکات لەمە بەشەری هەر سوگە دەی و ڕێخۆڵەوی چوی تەنانەت پێی زامی پێی برینی چێوشا وشکردن دەرمانی گیایی مەسەلەن ژرێژەشە ئاردێنە یا بنە و غژێ پێی برینی پێی وشکردەوە برینی ئابینە کە تەڕبیە ونیش ئامێنە پۆرە بەکاشدن تا وشەکردن و برینەکەشە بنبڕکردن كم زرزبان وخايا وادي وصري کاک سالم خۆشحاڵین لە بەرنامەی هەواری هەورامان لە خزمەتتاین ئەمانەیە باسێک لە گژوگیا بەهاریەکان بکەین لە منتیقەی هەورامان
بەڵێ وەکە بینی ئەمە ئێستا کۆمەڵێ گژوگیامان لە بەردەسایە کە هەریەکی بە شێوازێک و لە ڕەنیەک و بە شێوازێکی لێنانوە بە جۆرەها ناو کە لە شاخەکانی هەورامانە ساڵانە ئەڕوێن و سەوزە بن. پێمان خۆشە باسێکمان لەم گژوگیانە بۆ بکەین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه أجمعين. بێشەکی بەخێر بێن یاخوا بەخێر بێن بەرنامەی هەواری هەورامان بەخێر بێن سەر چاو. پێش هەموو شت ئێمە وەکو ئینسانی وەکو ئەوەی کە باوەڕدارین پێویستە دید و بۆ چورمان بۆ بەهار و بۆ وەرزی بەهار ئاوا بێ لە ژێر ڕۆشنایی ئەو ئاەتە پیرۆزە کە ئەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم فانظر إلى آثار رحمة الله كيف يحيي الأرض بعد موتها إن ذلك لمحيي الموتى إنه وهو على كل شيء قدير. يعني سيركن بهم مرضياتي سيركن سيري سروشت طبيعات كان بزان شون خواي پروردگار كيف يحيي الأرض بعد موتها شون أوزوي وشكو رقا زينو أكاتا ودواء أو يكمرت والروحي تيانما وصوزاي تيانما همو يبو بوش ووشكبو شون سيركن بزان شون زیندوی دەکاتەوە إن ذلك لمحيي الموتى هەر ئاوا ئەو کەسەی کە زەوی بۆ شێوەیە زیندوو کردەوە هەر بۆ شێوەیە ئینسانەکان و مرۆڤەکانی زیندوو ئەکاتەوە بۆ لە ڕۆژی دواییە. جا ئێمە وەکو باوەڕدار ئەبێ بەو شێوەیە دید و بۆ چون و تەسەوڕمان وا بێ و ئەو شتانەیش کە لە بەهارە هەیە گژوگیایەکی زۆرمان هەیە. مەسەڵەن بۆ نمونە لە ڕێواسەوە دەست پێ بکەین ئەمە ڕێواسە بە گوڵەکەی کە گوڵەکەی پێوەیە پێی ئەڵێن ڕێواز ئەوەی کە گەڵاکەی پێوەیە ئێمە هەندێک ناوچە پێ ئەڵێن کاڵاکن هەندێک پێ ئەڵێن ئێمە وەکو هەورامی پێ ئەڵێن گەڵاکن ینی گەڵاکەی وا لە بنەوە ئەوەی کە لە گوڵەکەیە ڕێواسەکەی پێوەیە تۆوەکە ئەگرێ. ئەمە وەکو ڕێواز طبعاً زۆر ئیسفادە هەیە بۆ شەکرە بۆ زەخت بۆ پاکردنەوەی معدە. طبعاً ئەم ئیسفادەیە کە ئێمە نابێ هەر ئەوە فێربین بیست و بێتمان بڵێن وەڵا ئەوە بۆ ئەوە باشە نە من بەڕای من وا باشە پسپۆڕێکی گیادەرمانی یا پسپۆڕێکی ئەو کەسانەی کە لە دار و درەخت و گیا دەرمانیەکان نەزانن و پسپۆڕیان هەیە ئەوان بە شێوەیەکی علمی و ئەکادیمی قسەی لەسەر بکەن. ئێمە بەعام هەر ئەزانی کە بەڕەزا باشە و ڕێواز باشە و بەڵام بەو شێوە ئەکادیمیە و علمیەن باسی بکە حەخوایە پسپۆڕانی خۆیان باسییان لەسەر بکەن. وەکو ڕێواز ئەمە باسمان کرد کە ڕێواز زۆر باشە و هازیمەیەکە یارمەتی هەزمکردنە هەروە وەکو تریش تامێکی خۆشی هەیە مزری هەیە تامێکی مزر و خۆشی هەیە بۆڕی خۆڵە بۆ معدە زۆر باشە. ئەمە ڕێواز طبعاً خواردنی ئابە و شێوەیە ئەخورێ ئەگەر قارچک هەبێ قارچکی شاخ دووسێ دانە ڕێواسی تێکەی تام و چێژێکی تایبەتی پێ ئەبەخشێ. لەگەڵ ئەویش چەند جۆر ڕێواسمان ئەگە بینە سەر باسی جۆرەکانی ڕێواز وەڵڵاهی ڕێواز هەر ڕاست دەوێ هەر وەکو عەرزم کردن ئەمە ناو وەکو ڕێواز ئەو بەوە ئەڵێن کە گوڵەکەی پێوەیە ئیسا ئەمە ڕێواسە ئەمەیان ڕێواسە بەڵام ئەمە کە گەڵاکەی پێوەیە پێی ناوترە ڕێواز ئەمە گەڵای ڕێواسەکەیە ئەمە ڕێواسەکەیە کە گوڵەکەی پێوەیە مەڵێ ئەمە ڕێواز. دوایەوە دێنە سەر ئەمە پسڵە بکڵێن گیادۆخەوە ئەم گیادۆخەوە بە دۆخەوە دۆ لەگەڵ دۆ ئەکوڵێنرێت و ئەخورێ ئیسفادەی زۆرە مێشک زۆر ئارام ئەکاتەوە و ئیسراحەتێکی بەرچاو بە لاشە و بە ئینسان ئەبەخشێ تەواو ئیسراحەتی پێ ئەەکەی ینی لاشەی ئینسان دەماری ئینسان مێشکی ئینسان خاوەکاتەوە و تێستێکی ئاتێ. ئەمە وەکو تیژ ئەخورێ بە شێوەی کەلانە لەباتی پیچک لەباتی پیاز ئشکرێ بە کەلانە ئەمە ئەخورێ بەو شێوەیش. ئەمە اینجا ئەمە بنەکەی پیازەکەی پیازی ئەم پسڵە سیری عەجەمە پیازی پسڵ سیری عەجەمی لێ دروست دەکرێت ئەو سیری عەجەمە کە لە بازاڕ هەیە ئەکرێتە ناو ترشیات پیازی ئەم پسڵەیە.
وسري يا شاخ ماوەساییان باسەوجێ گژوگیواوە هاریەکە کرد بەعام بەڵام خەریکا وردە وردەی چەنی ئانەی کە وەروە هەنێ واران هەن کە شکۆکە هەر پێسە نوێژ خەریکا ئەی بەروبوومێ وردە وردەی کاڵێ باوە و کەم کەرا یا بەشە شاگیرەوە چوو خەریکاتە هەر مەمەنای مەمەنا پێی نمونەی ئیسە ئێمە ئەوسەی پیکەشاوە پیکەشا هەورامانی وێ یا گێماوی واتە شامە مەسەرەن پێی نمونەی تاق و کەرەسەکەی تاق و هەلچا مەسەرەن تاق و پیچکەکەی ئین و عبابەتی ئین و گژوگیاوی ئیسە مەمەنای مەمەنا ئینە هۆکارەکەش چێژە وڵا من و کاک دکتۆری چەنی جەنابی بەرنامە زەرورە کەرمێش چووکای بەڕاستی من وەخت و وێژ نەوەڵەکانێ بە پێ سەرگەتۆ لوێنمێ پەی هانەنەوەی حەل لوێنمێ ئەو دیم و مەشەوڵی ژواچینمێ ئەو دیم و هانەودنی چاگەوە هەراڵە برێبی بێنی یۆ چا گوڵە ئالاکە منتێقۆ پێنجوێنێ پەرما چا گوڵە شلێر بەز لە منتێقۆ هەرامانی ناوچۆ هەرامانی پەرژماچا هەراڵە برەمی ئەیسە خەریکا بەرەو نەمەنەیم لا ئینێج هۆ ئانیشان ئی خەڵکە پەلەم واتی کە سروشتەکە دەست و ئێمە نەبەرشێن ئی خەڵکە هەرجە کەلار و گەرمیان و کەرکک و بادینان و خەڵک مێ ملوپی کەشەرە بێ تاوی ماچە ڕۆشنبیری شاخەوانیش نیاپەنێ مێزگر دێمەکە یۆسەری ئیگوڵاکە بشناساژا بە هەولامانی تو بە خەڵک و خێر و هەورامانی تەماشۆ جەماعەتێ بیا من سۆرانیە بینی برادری سۆرانیە بینی من پەنەوە شاگل کەس بێ کەشەرێ کۆمەڵی هەراڵە برەمیشا دەسەوە بینی هەر بە بنە وشا کشتەی بینی واتم کاکە ئەمە چییە پێتان ماچ وەڵای ئەمە نازانین وتم برای بەڕێزەکەم ئەمە خەریکە بەرەو نەمانە ڕوە پەنەم واتی واتم مشوینە بەڕیشەوە نێ هەتا گەگەرەکە بۆ پەی جوانی ئایش حاڵەتی ناچارینێ بە کار دڵپەنە بۆ یا دووار دیڵپەنە بە ئایش حاڵەتی ناچارینێ ئنا ئینە مە بریۆ شارە زور مە بۆ بریۆ گەرمیان چونکە بەڕاستی هەراڵە برەمی ڕەنگە دکتۆر شارەزاتەر بۆ خەش وەراماینە خەریکە کۆمەڵێ ناوچی منتیقی کەشی بەرزی نەبا نەمەنینی کە باس و هەراڵە برەمیم کرد کەرەسی جەرپاسێ قنەری هەر پاسێ وێژ قنەری کە چاڵی نەکەنی میشۆ پێوە بنیە چاڵەکەی لە پەڕەشکەریەوە اینجا گرد و پیچک گێرەش کەرەس گێرەش بەداخەوە فرەوجاری باسوانەی کەرا برادری ئێرانی مەیاچی دیمۆکەشەکەرێ ئالوتە و کەرەسی ئێمە لوتێمە بێ پەشتۆ دەرەوە مەڕێ وهانودنی و پەنەر واچینی لوتە و کەرەسی ئیسەلیوە بەڕاستی بە دەگمەنا کەرەز مەوینی ئیچوێ مشۆ بەکاردی بڕیا مشۆ دواردی پەنەبا وەرو ئانەی بەقوت بۆ ساڵەتە ورە بڵەوە قنەری حتا قنەریش مشۆ ئەگەر حاڵەتی ناچینە باید چەر بەکاردی بڕی بەڵام بەداخەوە خەڵک ئێمە بە کۆمەڵە خەڵک بەزەنگەن بڕۆژ کۆمەڵە خەڵک بێڕەکانی قوڵش پەنەن ڕەنگە دوێ ساڵێتەش پەنەم شووی قنەرێ جاورە بڵەوە اینجا ئیگە هەرجە قنەریەوە گێرەش هەرجە سوورە بنەوە گێرەش هەرجە خوژەوە گێرەش ژە ڕوسقەوە گێرەش گیلاخەوە گێرەش کەرەسەوە گێرەش ئینی مشۆ بەکاردی بڕیا وەرو ئانێ هەم بە قوتێ با وەچێ بداوەنێ هەمیش بەڕێخەوە ناپارێزیا خەڵک ئی سەقافەتە و ڕۆشنبیری کەشیشەنی یا مشۆ فێر و ئیگی واوا کردیەوە بەڕاستی ئی بەرنامەجە پێیانەی خازا ئیگی واوەی یەکەم بشناسیا بە خەڵکی چەنی کنیا یەکەمیش جۆرەکەشا بشناس و بە خەڵکی بزان و کامە سوورە بن وەڵی ئیسە من هیزی کابرێەوە لایە پێی کەشی ئاما بێ ماچۆ نەزانم خوژێ کامێنێ پەنەشاوا تا کەژەوە خوژێ کامێنێ دەینە مصیبەتا بەڕاستی ئی فستیڤاڵ و گیواوەوە هاریە خۆرماڵن کردیا پێی ئینەی بۆ هەم بشناسیا بە خەڵکی بسانۆژا هەمیش مەعامەلە کەرۆ زان و تەعامل کەرۆ چەنی ئی گیواوە چەنی کنیا وطني وطني باوان أي وطني نشيب لا بالمية أي وطني نشيب لا بالمية عزيزي أبدا مانك أي خوابه بالمية أي خوابه بالمية إن جاء وطن ويكنيا عزيزي وطني وليكن يا أخواب وعيد لي يا إن جعلك بمي وطن عزيز بتوشر يا جعلك بتوشر يا إن جعل بلامي شمال دكتور بەدەجێ جیواوە هاریا و کەشک و هەورامانی ئێمە کۆمەڵێ تێر چێوێ ماهانێ درەختە ئایش هەر بە جۆر جۆرکە ئیسفادەش وە نەکردی و
هەم پێیانەی وەریش و هەم پێسە دەوایش وەخت وێژ بەکار ئامان پێی نمونە ئیسە ئیبراڵووی ناوەردەم و ئێمەنێ اینە پەنەژمە چا بەراڵوی بە سۆرانی پنەژوەچۆ بەڵاڵوک ئیبراڵوێ بەرهەمەکەش کە یاوەپەنە کۆتایی مانگە و پەنجی تام و لەزت شا تایبەتە یەری ڕەنگەژەنێ سیا و سوور زەردە ماریشۆ تام و لەزتە وەشژان دماوانەیە کە بەرهەمەکەشی وەشا ئی قەدەشە ئیدارەشە خەڵک ئارۆنە بەکارە ژمارۆ پێی چای نیاسەری پەنجمان پێ چایی براڵوێ چای بازاری ئەگەر پیاڵی وەش 250 بوو چایی براڵوی بە 150 و 500,000 وەروانەی سوودێەوە تەندروستی ئاژەون تامێ تایبەتی شژان دکتۆر ماوەسا ژنیانە باس و براڵوی ماکەشمە چای براڵوی تاواردن تا ئیسەی من هین هەلوانی جاجام لە پێ هاانەوەی براڵویش فرێنی بەڵام ئینە مە بۆ سەرۆقرتنیشە ڕێگە گەورەکەش قرتنی وردشکەی وزیش لی قۆریە و وەری ژیانە فرە و جاری واردەنم دوێ ڕێژارێم نیۆ سەر وەرو وەستوانە خەڵفە کۆنەی خەڵفەی تازی نانا خەڵفەی تازینە مامۆسا یۆچا چێ هۆکارە کە سەرنج و گەشتیاری کێشۆ ملووە پێی مەریوانی هەورامان ئۆدیمی دزڵیە دەرەوکێ هەورامانی تەخت تامەی وە پەیتەتەی ئەکسەریت چای براڵوێشانیانەرە ڕێکلامش پێکەرە وەرو ئانەی خەڵک بێ پێ منتیقەکەی وە سوودێەوە تەندروستی فرعالی چەژە بەڵێ خورماڵیش هەر هەن پاڵ و چایخانە هەورامانینێ چایخانەی هەن چای براڵوێژ هەن وە چای چۆنێتشن خورماڵە نیسا حاڵی حاضر هەن دەستگنۆ خرخرة وهي رفضها يا ومن يا جرب جاینێ بەڕەزان واران کەوار و ئەپی درزارە پێی دڕنارە تکە کەرۆمێ پێگەرە ئەکسەرێت چی بنە و دڕنانە بەڕەزاکە بەرمێ جا ئەگەر نساریش بۆ ناسکتەرە فرە و لایە منتەقۆ هۆرامانی وەرەوە وار و تکتک و وەروەکی تاویەوە مەملوئی بەڕەزارە جا ماچا بەڕەزا و لا نساری یا وەروەژوارۆ سەرە تەڕتەر و ئاودارتەر و بەلەزەتر و ناسکتەرە جا وەرو ئانەیە ئەگەر وشیارانە مامەڵەشەنی کەرمێ مشم چقیەوە گیری دەستەوە بە چقوە قرتنیش ئەگەر چقوە کێشە نەبوو پەنە مەبوو بنەوە باریش ئەپێسە ها بڕمیش و ساڵێتەر هەم یاکی وێش نەجوانتەر بەرمێەوە هەم سەوسەرە هەم تۆ کەشەکەەوە نەکوشتن هەم گیواکۆ بن بڕ نەکردن و ئینەیچ سوودێەوە تەندروستی ئالەژەن و ماریشۆ پەیانەی یا بەریش بازار خەڵکما هەن کولفەش ژیانش ئینا سەر و ئیگەوە هاریاوە ماڕۆژ بازارڕەنە ساقشکەرەوە و گەشتیاریچ سانوش و وەرۆشە پەیانەی ماوەساگیان هاینە بە ڕەزان ئاردەن ئۆرەش گێرە سۆش بۆ یاخوا ئینە دەرمانی عالی شاپێ گورچی لی ئەرەوەڵا نۆعش نییە نۆع یا بابلووە سەرپەی بە ڕەزاکەی ناسکە دکتۆر ئەرێ فرە ناسکە جاش ماوەسا ئەمەلیک چێوە بێت ئێوە پەی ئێگەی هانش خنەرینێ بێبێ چ جوانێ وێش مامۆسا گژ و دیوا و ئی کەشی وریۆ ئەو سای خەڵک هیچ تا ناسکەنێ ئەو سای خەڵک تەجربەش نەکردن سەر و ئانێ بزانم ئی دیواوە پێ چیشی بەکارمێ چه سوودێەوە تەندروستی ژیان ئەکسەریەت و ئی گوژ و گیواوەیە کە کەشەنە هەن وریا مەسەلەن مەسەلەن عزيزي وطني وريكن يا اخوة بعيد لي يا ان جابك بمي دكتور جان انا قرب الرزان انا والله ما شاء الله ما شاء الله قنيه هن بلام ايمه
فرە پێویستمانی ئەمەش پێی ساڵێتەری داوا چانیشاگەر و ملاکە شەر ئیگوڵە بەڕزایە نەکەنا ئینە پێی ساڵێتەری وا مارۆژ تۆم کەرۆلە بە ڕزاکە ئەپاسە فرە بوو بەڵام ئەگەی گوڵەتە لابێتە بجە بنەگن و تمام دەسەواژ بوو بە ڕزاکە ئەگەر بچووک بوو ئەمە ناسکە ئەوا لێ یەکەیتەوە ئەمە ئەمێنە بۆ ساڵێکی تر تۆ وەکاو بە ڕزاکە زۆرە بێ نابێ ئەوا بەڕیشکۆ بێنی ئینە بە ڕەزان ئینا وەردەم و ئی شەوگەینێ شەوگە ینی منەیۆ شەوی هەرکەس بیان ئاقل بێن ئینە شانەکەن دەرمنیش مەکەن و ژوەروانەی منەوە پێی ساڵێتەری ئیدوە بنە فرە عالا چەپکێ هەن ڕەنگە بازار نەباش بە هەزار دیناری بەس هەرکەس بیان ئامانێگە نەکرد لەنەش ئاقل ئاوەری نێمەنەوە پێی ساڵێتەری بە جوانی شێوازی لێنانی کنیر یا مەسەن بە شێوازێک ئەخورێ یا دروست ئەکرێ بەڵێ وەڵی کنر خۆی بەڕاستی خواردنێکی زۆر معجزە ئاسایە بۆ کەسێک کە بێوێ زۆر قەڵەو نەبێ لاشەی وەزنی دابەزێ چەوری دابەزێ مانگێ ناڵێن بە بەردەوام ینی هەر هەموو ژەمێ بەڵام مانگێک ئەگەر بێت و مانگێک بەردەوام کنر بخوا بە تەواوەتی هەستی پێ ئەەکەی خۆی هەست بخۆیەکە کە لاشەی وەزنی کێشی لاشەی دابەزیوە و قەڵەوی نەماوە و لاشەیشی سووک بووە بەدەنی سووک بووە کنر ئەتوانی بیجنی ود بیجنی لەگەڵ پیازە تڕا سووری بکەیتەوە ئەخورێ ئەتوانی بیکوڵێنی هەر بە کوڵاندن ئەخورێ ئیسفادەی زۆر باشتر لە شێوازەکانی تر بۆ شەکرە باشە ئەتوانی ئەوەی کە گەورەی و خڕە وەکو ئەڵێن بە کنرماسی بێخۆی ئەویش کنرماسی خۆتانزان کنرەکەیە و هێلکە ئەیکەیتە ناو هێلکەوە و هێلکەکە شکێنی و تێکڵاوەکەیت ئەیکەتە ناو هێلکەوە ئەیکەیتە ناوڕۆنە ئەوە شێوازی کنریش ئەوە دوو سێ جۆرە ئەخورێ ئەی بەشلەی ژار ئەخورێ بەشلەیش ئەخورێ هەر لەوانەیە کوڵاندنەکە و شلەکە ئیسفادە و سوودی زیاتر بێت لە هەموو جۆرەکانی تری کاکسانم خۆتە زانی کەژوکیۆکی هەرامان سروشتێکی جوان و ڕەنگین و ینی سروشتێکە کە دەستی ئینسانی تا ئێستا پێ نەگەشتووە ئێمە چۆن بتوانین ئەم سروشتی خۆمان بپارێزین و تا چەند خەڵگە بێ هوشیار بێت لەوەی کە یە بۆ شاق یە بۆ ئەم شوێنانە لەگەڵ ئەوەی کە ئێد گژوکیایەکی بەهاریە باتەوە بە جۆرە ئیسفادە لەم گژوگویە بکە کە کەسێکی دوای خۆشی ئیسفادەی لێ بکە و بمێنێ بۆ ئەویش بەڵێ بۆ وەڵامی ئەم پرسیارە من حەزەکەم جارێ پێشتر باسی گژوگیای تر بکەین لەوان تەوابین ئەچینە سەر ئەوەیش مەسەن دوای ئەوە گیایەکی ترمانەیە خوژە بەشلەی ئەخورێ بە سوورۆکردن ئەخورێ سووری بکەیتەوە لەگەڵ پیازە ئەویش بۆ نەرمکردنەوەی مەعدە و ڕێخواڵە زۆر باشە وە خواردنێکە بەڕاستی بێجگە لە ئیسفادە زەرێری نییە ئەمە خوژەیش دوای ئەوە سوورە بنەمانەیە سوورە بنە تۆزێ باریکترە لە خوژە وە بنەکەشی سوورە بۆیە پێڵێن سوورە بنە ئەم سوورە بنەیە تەسفیە خوێنەکە وەک بەڵێن تەسفیە خوێنەکە و خوێن پاکاتەوە بەڕاستی ئێرانی زۆری ئەخۆن زۆر ئێخۆن چونکە ئەزان چەند ئیسفادێ هەیە ئەمە سوورە بنە دوای ئەوە ڕێواسیمانێ ڕێواسی نەک ئەم ڕێواسە ڕێواس جیایە و ڕێواسی جیایە ڕێواسی گەڵایەکی وەکو گەڵامێ وایە مزرە زۆر مزرە ئەویش بە سوورەوەکردن ئەخورێ و هەروەها لە باتی گەڵامێ ئەکرێ بە یەپراخ و ئەخورێ تامێکی زۆر عەجیبەیە زۆر خۆش ئەمە ڕێواسی کاشمەشمان هەیە لەگەڵ سیرەشدا ئەخورێ ئەویش سوورەکرێتەوە ئەخورێ ئەوی ژەر ئیسفادەی خۆی هەیە ئەلبەتە وەکو عەرزمکردن ینی من وای بەبەر دەزانم ئەوانەی کە پسپۆڕی دیا دەرمانین قسە لەسەر ئەم دیا بەهاریانە بکەن باشترە وە شێوەیەکی علمی و ئەکادمی باسی بکەن تاوەکو یەکێکی وەکو من یا هەر بەعام خەڵک هەر فێر بووین ئەڵێن بەڕەزا بۆ گوچی لە باشە بەس پێگاتەکەی چییە چەند کاریگەری هەیە چۆن کاریگەریەکە ئەوە بەڕاستی تەفسیلاتەکەی و وردەکاریەکەی مەگەر ئەو پسپۆڕانە بزانن چۆنە بچۆن نییە بەڵێ پرسیاری ئەوم کرد کاکسان بەڵێ
مە وەکو هەورامان سوشتێکی جوانمان هەیە و بە دەرلەوەی کە بڵێن دەستی ئینسانی پێ نەگەشت و هێشتا ئەو خەڵکەی گەشتیارەی کە ئێستا بەدەر لە خەڵکی هەورامان خەڵکی تیژ ڕووەکاتە لەم کاتەیە بڵێن لە بەهارانە ڕووەکاتە ئەم شاخۆ بۆ بردنەوەی هەندێک گەژوگیای بەهاری ئێوە ڕێنمایتان چیە بۆ خەڵکی کە ڕووەکاتە ئێرە تا چەند خەڵک بێ هوشیار بێ لەوەی کە ئەم گژوگیای کە ئیباتەوە بە ڕیشکەوەی باتەوە لەبەر بۆ ساڵی داهاتی یا بۆ کەسێکی دوای خۆی ئیسپادەی لێ زۆر جوان خۆی ئەو گیانەکە کە لە بنەوە پیازیانەیە وەکو ئەم پسڵە وەکو خوژە ئەوانە بەڕاستی نابێت لە بنەوە دەربهێنرێن ئەبێ پیازەکەیان بمێنێ ئەگەر بکرێت بە چەقۆیەک بیبڕی و لێ بکەیتەوە زۆر زۆر باشترە تاوەکو زیانی پێ نەگات و بمێنێ بەیانی دووبیانی دوای ئەوە گوڵی کرد گوڵەکە ئەبێ بە تۆ تەوەکە بڵاوە بێتەوە زۆرە بێ بەس کە تۆ لە بنەوە دەرێنا تەواوی تر لە ڕیشکە دەرێنا و بنبڕە بێ ئەمە ئەوە دوایەوە ئەوانەی کە سەردانی ئەم منتەقەیە ئەکەن هەورامان یا هەر شوێنەکانی تر بەڕاستی حەقوایە پارێزگاری لە ژینگە بکەن بە پاراستنی ڕیشکی بیابەهاریەکانەوە هەتاوەکو پاک و تەمیز ڕاگرتنی ژینگەکە یعنی ئێمە بە تایبەتی ئەوانەی کە گەشتیارن زۆر زۆر پێویستە ئاگایان لە خۆیان بێ کەلوپەلێ زبڵێک کە هەیە پاژماوەیە بخەنە علاگەیەک و نایلێنەکۆ لەگەڵ خۆیان بیبنەوە یا ئەگەر دەستی شارەوانی بگاتە ئەو شوێنە حاویەی تایبەتیان بۆدانێ لەبەرەوەی ئەو شوێنە بە کەڵکیەوە بێت دوای تۆ من هاتمە شوێنەکەی تۆ بتوانم تیا دانیشم و پیسوپاخڕ نەبێ دوایەوە حەق وایە لایانی پەیوەندیداری لەو شوێنانە کە خەڵکێکی زۆر ڕویان تێکە WC باشیان بۆ دانێن چونکە من ناکرێت 2-3 نەفر لە شوێنەکە کۆ بێتەوە ئەو خەڵکە هەمووی نەزانێ ڕووبکاتەکوێ چونکە بۆ شێوەیە ژینکەکە شپر دەبێ و دیمەنێکی ناشیرینیش بەڕاستی بە شوێنەکە بەخشێ ماوەساییان چەنی قەرەباڵغێ کەشوکۆکەی ماوە چەنی گۆڕانکاری کەشوهەوای خەریکە بەشە جەدار و دەوانەکە ماجەکەشەکانە لێ نەمشوو جا جەناب تاپسە کۆمەڵە چالاکوانی ئامێندی بەدیل و ئینەیە دەستاکەدەم بە کۆمەڵێ درەختنیای بەتایبەت مەسەلەن بەلوکە درەختەوە فرە منەوە ئەگە باسی چالاکی ئێمە پێکەری هەورامانە بەڵێ وەڵی تر الحەمدوللا ئێمە کۆمەڵێ چالاکەوانینمی هەرجە کاک دکتۆریە و منە و کۆمەڵی برادری تر عالی بینی حملێمان کرد پێی هێڵان پێی 1200 بەلوێمانیە وێش بەلو پێویستیش بە 11 ساڵا هەن جایاوە پەنێ بەڵام ئیسە بە وەشحاڵیەوە دەور و 5 ساڵان خەڵک دارێ مەبڕە و سوتەمەنی فرەن کارەبانێ داواجە خەڵکی کەرو دارەکان نەبڕا چووکای بەلوێەوە حتا یاونیش حاسووسێ بەرێ 11 ساڵش پێویستە ئی بە هەورامان بە بەلوێەوە جوانە اینجا دکتۆر و ئاێ هەر جگە چانێکە چالاکەوانێ زیاترە بەلوێمانیە حملێتەر شاکر پێوەروی هێڵان پێ چاگەیج 1000 بەلوێشانیە وەرو گوڵپینێ خەڵک خەریکا منیوتر خەریکا چالاکەوانی یاوێنێ پەنە ئەست و ڕۆشنبیری دارنیای فرەمی هێما چووکای بەڕاستی هەر ئەنە سەدەقەی جارین ئەگە ئینسان تاوە کەشەکە هەورامان یا بەلوێ بنی و هەورامان بە دوێ چێوە بانگا و وەنی خەریکا مەمەن و یاگەیش کەمە بیێنێ ئێمە هەڵی بێمێ بسەی چالاکەوانە نەمامگاکانە وەنی بارمێ بنیێمێ کیسی حازری هەنێ ئەگە پشتە هێڵان پێوە یا دەرەوە مەڕێ و سەرگەتەوانە دنیۆ یا ئی کەشە هەورامانیۆ هەر ساڵێ تامێ 50 دانیش بنیێمێ 10 ساڵی تامێ 500 وەنی سەوزێکەرمێ وەنی خەریکا مەمەن و بەلوێ بەلوو خەریکا فرە بیەن بەڵام بەخوا وەنی کەمە بیێنەوە ئەوسا دارمازوویش بێ سە دارمازوو خەریکە هەر نەمەنن ئاسەوارش نەمەنن من داواجە خەڵکی کەرو خۆبەخشانە ئێمە بەخوا هیچ نیەتێمانیە تەنیا ئەنەمان هەنگە پێ قیامەتی بۆ بە سەدەقەی جاری ئینشاڵڵا هەورامان هەر سەوز بۆ کوردستانی ژەر ئاوەدان بوو ئینشاڵڵا ماوەسا چەنی ئانەی کە ئێمە باسوانێ ماکرد کەشەکی و واسمێ خاک و خۆڵ چەنیانەی کە مڵک و هیچ کەسێ نیە بسە مڵکیەتی بەڵام ماجار سنوورە دیاریکراوژان ئیسە خەڵکی فرە ڕووەکەر و ئینەیە جەناب تاپسە چالاکوانی بتم خەڵک و منتیقەی بسە ماوەسەوە ئاینی پێشنیار و
سەرنجە تاچیشەنە سەر و ئاخەڵی کەڕۆکەر و ئی کەشوکۆی چەنی کەشوکۆکەی پارێزن و چەنیشمە ڕێنمایی شاکردی کە بە حکومانەی کەشەوە منتیقەوە جەنگی بێن وەختوێ منتیقەی محەڕەمە ژواچێنی ئەوسەی گێرا کۆمەڵی ئەڵغام و ئیچی وێشا بەچەنیشمە خەڵکی ئاگادار کردی کە خوانە خواستە خەڵک توش و ئەنچیانی ئانێ پێ وەشیمێ خوانە خوا توش و چێوێ ناوەشی نێ وڵای ئێمە لێبی مەهەریاگەی ڕەنگە دکتۆر شارەزاتەر بوو لێبی مەهەریاگەی ئەلغام بێ بۆ قەڵاتەی شانیێنە خەڵش ئاگادارکردنەوە چووکە بەڕاستی من داوا چا خەڵکی کەرە و نزیک و ڕەبیعی نەگنەوە ئەگەر نزیک و ڕەبیعیش گنەوە با چالاکەوانێ با منتێق بەڵەیە شاچەنی بۆ پەیانێ ڕانمونی شاکەرەوە دەستکاری هاوانوچیوی نەکەلا چووکای پسە جەنابی وات منتێقەی پاژماوەی جەنگی بیان بە تایبەتی منتێقە و شلامی و پشتەوە ێڵان پێ و پشتەوە هانە و دنی سەرگەتی و دەرەوەمەڕی ئەلغام ڕێژ هەن نزیک و ڕەبیعەکان نەگناوە پەی ئانێ ئەگەر نزیکیش کەوتێوە ڕانیشانەوە خەڵکی بدا ئی منتێقە منتێقەیە و محەڕەمە بێن نزیکە و 9 ساڵە محەڕەمە بێ حکوومەت و عێراقی دیمی ئەمامیرە ئەلغامیش نییە نێرێ هاوانی هەنێ ئەلغامی شخصی هەن پەنچۆکڵە هەن ڤالیمارا هەن ئەڵمانی هەن ئیتالیەن مشو ئاگاما چەنە با بەڕاستی ئێمە ئەمی ئینامی پێکەشاوە دائما ڕێنمونی خەڵکی ماکردن هەر یاگەڕا بۆ کەڵەکەمانیانە ئەلغام بۆ تەوەنێمانیانە سەر و تاشێ گەورەی وەروانەی خەڵک توش و ڕووداوی نەخوازراوینێ و ئێمە هیوادارین ئینشەڵا خەڵک ئاست و سەقافەت و ڕۆشنبیریش فرەوە پێیانەی تامێ خزمەت و خەڵکی کردن أي وطن نشيب لا بالمي أي وطن نشيب لا بالمي عزيزي أولا ما نكي أي خابه بابيرمي أي خابه بابيرمي إن جاء وطن ويكنيا عزيزي وطني ويكنيا أي خابه بعيد ليديا إن جاء ذكر بمي وتل عزيز بتوشريا جانك بتوشريا إن جاء بلامي شمال عزيزي بلامي شمال أخوة بما ومسكن إن جاء بيا دکتۆر ئینامی یاگیەوەنە ئەوسەی واتەن شاپەنە شەوگەی ئەگەر پێناسیەوە شەوگەی ماپەیکەی شەوگەی یعنی چێش وێش کەش دۆڵێژ هەنێ شەوگێژ هەنێ دڵوەژ هەنێ شەوگە یا لاکاچ مەی پەناگایەوە نامی وێژ ناپۆی شەوەلامی شەوگە یانێ شەوێ یۆمەنەوە یاگی نیشتەیرەشنە یاگی سەحەتشنە یاگی وتەیشنە مەی سراحەت کەری ئەگەر ڕۆکەش گەرم بۆ چی شەوگەنە سێبەرینە وێ پەنامدەی ئەگەر واران بۆ هەم شەوگەنە وێ پەنامەی جەتەڕی وەروانی نەفیسیەی ئەگە تەوەرگەوار و مەئی لا پەنایە ئیساحەت کەری شەوێ منی وەنە دارێششانێش ئەکسەرێت و شەوگەکە دارێشانیانە وەروانەی ئەگە شەوێ سەرد بوو ئاویر کەریوە پێوێڵ هەم چێگەندان وەری هەم ئیساحەت کەری هەم نمەکە چووکەری شوێوە ئاوی وخيال برفضا من هاني گرتە ڤیددیۆێنە دێم ئاوێ نییە بێرە یاگەێنێ ئەگەر باسی ئایمە پێکەری چەنیل نیارەوە چکوونە نێنێتەوە مدۆم منەوە ئاوێ چ نەبێ ئێمە پارساڵ لوامی پێی هەزبی و کەشی هامنێ بێ 5 ماچمە دەڕۆ سماقا دەرێەوە ناڕەحەتە شم شارەزا و چەنی بۆ ئەنا ڕێکی بوومەکەری باڵندێوە فرەژان تێروتوێری وشکانیش فرەفران کەم لمێ پێ هەزبیێ پنج برادێشێنی وێن بەر و پنج ماچ و دەدیترێ ویزدیترێ ئاوی بەرمێ گردێ کۆڵێ تاوە بەرمێ چاگە یاگی وەشە کەرمێ دەبێ ورمارمێ قوتوێ منیە مێرە ئەگە تەیرێەوە مریچڵێەوە قوڵتێەوە بلبلێەوە بێ ئای وەرەوە خێرە ئێوەم ئێمە یاوە دەبەکە شارمێوە دەبێ پەڕە سرکێ ئی زەمزەما دەبێ ساردی پەڕە کەرمێ شمدایەنە بنێژە لە پێی حەفاظەتیش تیشکە وەرە تاویش نەوەوەنە وەسەرەکەی عیب نەبوو وانەوە ژم هەوا نەکێشۆ وەرتاویژ ناوەنە ئیتر دکتۆرە ماچەنی بێ کەرتەلوان پێکەشی دکتۆرشکار و پسپۆڕی دڵی دەبێمانیە بێرە 13 ساڵێ و تقریبن 2 مانگێ و 12 ڕوێشاتی بێ ماوە ماچۆ ئەگەر وەرتاوی نەیە بۆ وەرە و هەواش نابم وەروشە واردەشۆ 13 ساڵێ دکتۆر بێ وێچ دکتۆرە پسپۆڕی دڵیشە وەرو ئانەی ئاکە شەما پڕکردن ئاوی
پێی تەیر و توێری پێی غەوارێەوە پێی ڕێبوارێەوە پێگەشتیارێ تەنانەت خەڵکی فرەمان ئاریانی ماچۆ مروپە گیوا و وهاری تر لا دەگایی نەمەنن گر کەزمێ گەرمیانۆ شارە زور و هۆراماناتۆ شارە گەورەکەەوە خەڵک من مرۆپە ئیکەشی ئەکسەر شەمەتاوە ئەزمون شانیە شێواز و ڕێنمایی پێکەشی چەنینە پەنەژمە چووکاکە دەبێەوە ئاوی ناچگەنە قوریم نێنەرە چای بنیە سەر چنەها خەڵک چنەها فیدباکی ئالما پێ ئامانە پێشنیارێ من پێی ئاناکەمە یاکە شەلە حیوان کوشا داواشەوە نەکەر و چا هەرمانی دەزورگێرە چووکە ئێمەش با منتەقۆ ئێمەش بسە منتەقۆ دەربەنیخانی منچی ماوەنە لوانی پێی دەربەنیخانی پێی مالە بڕیەی لوانی بەڵام دمایی منانێوە دەربەنیخان بڕواکە لوانی پاڵ و گولێەوە میۆ پنج ئاسکینە وەرودەمینە ئاوی وەراوە بەڵام هەورامان بەداخەوە نەحەشە حیوان تەرسنان مە یاری دیاری دەی من ئێسا لوانی سەفرە لوانی پێی کەشی ئەپی یاکەوە بەنامەکەشنەوە لام لا کوشاش بڕواکە نیشتە بێنێرە تاقێنە پاسە بزۆ بزڵێ ئامە داش وەرمە لوانی حیچم نەوات دەمایی تەمە لا شاکەرە زانەش هایچم یاپەنە مردێرێ بەڕاستی ئێمە ئی حیوان کوشتەیە بیەن عرف هەولامانە من داواجە حکوومەتی کرد و داواجە خەڵکی گەور دەچی هەرمانی وەرگێرەوە با ئێمە بسە منتەقۆ دەربەنیخانی و گەرمیانی ئی حیواناتی پارێزنی ماوەسا من پەرێ لوانی پێکەشی لوانی ئاسەر کەشەمی و بزێ و تێنەرێ کە دیاش سڵەمیا وەرە پەنەواتە تەکانی مەوەرە من 20 ساڵێن ئامان پێکەشی دەماچە نادان من سیاڵ نیەنا مەبوو ئێمە حیوان و کەشی بەحی شێوازەوە سبحان الله بۆی کەش وەراماناتی بەدەگمەن حیوانێ کەشی مەبینی کوشتنشا بڕوا فەرماودێ ئینە گر بە پاڵپشتی بەرپرس و مەسوولەکان مەسوولمان تفەنگ چی ێژەنێ ئەخۆ چین تاوی تیرور و ئی کەشی کەری چی ئی حیوانەیەت لێ نەبەری ئی حیوانە ساڵانە زاوزێ کەرۆ کات و ئێمە کەڵ هەرزی ماهەن وەختەژەن کات و زاوی ماهەن ئیسە دەڕوێتر ئێمە کەشۆ ژەرەژی چەڵکڕ ماهەن تۆ چەنی ملی ژەرەژی کوشی چەنی ڕاوە بەقکری بە ئاژەرەژی نیشۆ دەیڵێ 15 لێشکردنی با گوارەکە وەربارۆ واللهی کەش پی دیمەناوە جوانە جا ئەگەر کەش حیوانی کەشی ماوە سعد مەلیک ژەرەژی کاوەتریش نەبا چەنی دەشتەگەرمێ چه فەرقی ماوەسا دکتۆر ڕزوان من هەریاگە تووش دامگای بوو تەوەنەکەش وا ڕۆ بڕنوش گرم بڕێ دوێش ئەمە چومیش دامگایەکەش دکتۆر مامۆستا ئێمە باسی ماجە پاراسای سروشت و جوانی کەشەکە کرد ئەی حیوان و ئی مەسەرەن بەروو بمێ بەشەنیاجە جوانی بەڵێ كم زرزمان وخايا وعدي وصري دکتۆر ئینامی کەش و هەورامانی وێ باسماجە گژوگیواوە وهاریەکە کرد و بەرنامەکەمە هەر تایبەت تاپی گژوو گیواوە و ئی کەش و هەورامانی تەنها وهارنە ئی گژوو گوایەوە شەنیێنی چوار وەرزێ دۆڵەمەنا ئەپی گیواوە ئەگە هەرجە وەهاریەوە باسی گیواوەکە کەشوکویمان پێکەی هامن و وەهار و زمسان و پاییز و وەهارێنە گیوای وەهاریمە فرەفرەن هەرچانەوە دەستپانە کرد و سەرەتا بە ڕەزاما هەن بە ڕەزا تقریبن ئەوەڵ و مانگۆدیەوە دەستپە نەکەرەوە وردە وردە خەڵک ڕۆکەڕۆ کەشەکە پێ بە ڕەزا ئاردەیوە بە ڕەزا سەوزەوە وەشارێ جەلانە تەندروستەکەی چماچا پێ گورچی لێ فرەفرە ئالارێ پێ سەوزەواتی جیای تەڕەتی زەی و کەوەروچیوی خەڵک فرە بەکارە ژمارۆ دما بە ڕەزای وردە وردەیە کە دما نۆروزیوە گرمێت لێ وەهاری ئتەگیوا وەهاریەکە دەستپە نەکەرا جەڕوسخەیوە جەگەبڵەیوە جەخوژێوە جە سوورە بنەیوە جەکنگەرێوە جە پیچکیوە جە هەلچیوە جە گۆزروانەیوە هەر پاسە ملمێوە لێ ڕیواوە گەڵاکنی ئەنەش پەنەش واچی گیوا و کەشەکە هەورەمانی وەهان ئێنە تایبەتنی بە گیوا وهاری و سە بە تەفاسی مێوەسەوی گیوا وهاریەکە کە گیوا و پڕۆنە و پامنیێمێ دلێ هامنی وردە وردەی براڵوی ماهەنێ براڵوی یاوە بە یارە نۆعە دما براڵوە هەنجرەکوی لێ ماهەنێ هەنجرەکوی لێ تامێ لە زەت شاهن نە ئاوی دریا نە پەینی کیمیایی و نە مادە کیمیاییش پێ بەکارمێ هەر سبحان الله چاکەشەنە ماچی ئیسە ئاوی درێنێ ئاهەنجیرێ دما هەنجیرە هەزبیە ماهەنە هەزبیە تامێوە تایبەتیژەن خەڵی بەکارە ژمارە پێ لێ کفتا پێ لێ شفتا پێ لێ هەڵە ڕوەنێ پێ لێ قیمەی
ینی لەزەتەکەش نوعژ نییە دما و بەرهەمە هەمنیەکە ملمێوە پێی پاییزێ کە پاییز ئاما وەنی کەوەکەرا دماوانێ بلچی یاوە مروێ ماهەنێ مروێ کەشی لەزەتێەوە عجایبات شاهن تاواچ و چوار فەسڵێ ئێمە بەرهەم ماهەن ئەچی کەشەنێ سەرڕەوانێ کە گوڵێش ماهەنێ ئی کەشەشا ڕازنانۆ بە جوانی وێشە بە بۆ وێشە ئاگۆڕاڵی کە هەنێمە ئاولێ ئەتراویێ ئێمە هەراڵە برمی ماهەنە ئێمە گاو گۆڕاڵ ماهەن ئێمە گوڵە زەردێ ماهەنێ مێزە مێزە ماهەن سوورە ئەفۆکەرە سوورە هەراڵە ماهەن چنوور ماهەن گوڵە چنوور ماهەن و سەربار و گردی چۆ بەرزەڵنگ ماهەن بەرزەڵنگ نامەکی وێژی ناوێشەوە نامێوە تەرەژانە پەنەژمە چاو وەرکەمەر وەرو ئاکەمەرانە بەرمێ بەرزەڵنگ یانێ یاگەوە بەرزایی و بەرمێ بوێ وەژەنە ئێمە لێمێ کەشەرە دماونی مەڕووی ئاکەشە میشە شەماڵە ژان کە هەواژ ورکرد بڕوا فەرماودی ئاکەشە نیە بۆ ئەتریمەوە گوڵە چنوورەکەی وێشا شنگ ناوە مێزە مێزەکە بەرزەڵنگەکە سوورە هەراڵێ ئینە تابەتنی پیکەشە بەمێەوە ئیسە فەسڵ و وەهارین گیوا و کەشی مافرە فرەن بە جۆرەها نۆعێ بە جۆرەها شێوازێ ئێمە ئیگیوا و وەهاریمە دکتۆر باس و بەڕێزای ماکەی سە بەڕێزای نادەستمەوە پێمونەی ئایا بەڕێزە هەر پێی شێوازە وریۆ بەکاڵی یا بە شێوازی تر چ نوعێ ئانە کە خەڵک بەکار هەر پێنمونە ئی بەڕێزا کە ئیسە نادەست و منوتەوە کە دەست پەنەکرد خەڵک بە سەوزە وەرۆژ بە نانەوە وەرۆژ بە کاڵی وەرۆژ کە پیربی خەڵک کەرۆ شلێ بە ڕێزای ماهەنە ئینە کە بەرمێت شۆ تقریبن بە ڕێزا ئەگەر وزیش لێ مجەمێدەی پێی دەڕوایش لێ علاگەی لێ پەنگوینینە وەرێژگیری و بە ناسکیچ وریۆنە ڕیواوی ماهەن مەسەلەن با نمونۆ ڕیاوێ تا پێبارووە لێ کوردەوارینە بە تەبەت لێ هۆراماناتینە ئانە شاکردن بە ئەزمون دەرزێەوە هەر ساڵێ ئێمە ڕیواوی مافرێ بۆ جاچنی قەڵاوکنی گەڵاکنی فەرقشان ئەگەر ڕیواوەکی مافرێ با ڕیواوەکی بەرزانە گوڵەژان پەنەژماچە ئاساڵە ساڵەوی نێرانە بەڵام بە پێچەوانەوە ئەگەر گەڵاکنەکە وێش شانارە پێش پەخشناوە لێ زەمینیرە قەدەکەش قەدێەوە وچ لەو گەڵاکەشمانە ئاساڵە پەنەژماچە ساڵە و مێڵێنە نێر نییە ئاساڵە ڕیواوی سوورە ڕیواوی ماهەنێ ڕیواوە سەوزێ ماهەنێ گەڵاکنی ماهەنێ چاگڵوانە بەرمێ قەت پاڵانە بەرمەیە بە تایبەتی ئێمە لێ هۆرامینە ماچمێ ڕیواوە لێ خڕی فرەفرە ناسکەنە ئینە جە چیشیوە ئامان خڕ وێژ گەڵوان خڕەتەوەنی ماهەنێ ئۆساوی ساڵانەکە وەروێ فرە وارێنە ئەچا قەت پاڵانە چا دۆڵێنە ئەچا گڵوەنە وەروەکەی منێنەوە وردە وردەی بە ڕێڕە و لوای وەهاری و هامنێ کە گەرمان دەستپەنەکەرۆ ئی وەروێ تاویەوە ئی وەروێ کە تاویاوە هاژە و ئی ئاوێ ئی تکاوە وەرواوێ مێملو لێ خڕەکەرە و ڕیواوی سەرە بەرمارە جاسبحانەڵا ڕیواوە لێ خڕی ماشەڵا ئەنە ناسکەنە ئەنە بەلەزەتکو ئاوێنە ئەرێ هەان چانەوە ئامان دکتۆر باسەوجە ساڵە ها نێر و مێڵە و ساڵی کرد هیچ پێوەرێ هەن پێ ئانێ مەسەرن چ ساڵێەوە نێرەوە یا ساڵێەوە مێڵێ بۆ بە حکم و ئانەیە کە پەیوەندیژن بە کەش و هەواوە ئاساڵێ مەسن وارانی فرەوارەوە ئایا ساڵە نێرە بۆ یامێڵێ بوو هەر هەورامی ئەنە شاکردن بە ساڵی نێرە کە ماچە ئێساڵ ساڵی نێرانە ڕیواوی مانیانی ئاساڵە شێواز و واراکەی تقریبەن هۆرامینێک پاساڵی وچیان کە ساڵە نێرەنە ڕیواوی ئالێنێ ئاساڵەوە ئاران بە شێوازێەوە فرەزەری واران یانێ چەنی یانی هەریەری وەرزەکەی وارانەش بیان هەم پاییز قۆڵەبەز بیان زەمین هەم زمسان وارانی ئالواران شێوە گشتی گشتگیر بیان بە شێوە گشتی کە ماچمی وارانەکەی دابارینەکە بە شێوەوە ئال بیان ئاساڵە بە ساڵی نێرە شاقڵم دێنە ڕیواوی مافرێ بێنێ وەێ ئاساڵە کە وارانەکەش کەم بۆ بەتابەتی وهارێنە گەڵاکنی مافرێنێ کەمتەر بەرزێباوە و گەڵاکە شاپان بەوە هەورامین ئەە پەنەشاواتن ئێستا ساڵی مێڵێنێ دکتۆر گیان چەنیانێک کە خەڵکێ مێ ئێگە و ڕۆکەر و ئی کەش و کۆیە چەنی ئێمە تامی ئی بەروبووما ئی گژوگیاوە پارێزنمی هەر پاسەکە منمە و
مافو تو چپۆن ئیکەشێ بەڵێ تەنها مافو کەسێەوە یا لادەگەوە یا مەسەرن کۆمەڵی عشرەتی خەڵکی نییە وڕانێ خەڵکێتر دمایی تاو ئیسفادەن و ئیکەش و کوێکەر و شێواز و ئاردەی و بەردەی گژیاوەکە ئەگە جەڕۆیەوە زانستیەوە واشمێ ئانەی کە خەڵکێتر ئیسفادەش بۆنەکەر و چەنینە وێژ ڕاستینە ئەشۆم ئێمە فر بە وشیارانە تەندروستانە مامەڵەچەنی گویا و هاریەکە کەرمێ من هەمیشە ئانەیە ماچوو گیوای وهاری گوڵ و کەشی مەشۆ پێسە ئانەیە تەماشەشکەری کە وێت پلیسە دارستانینی پلیسی دارستانەوە گەرەک نییە چاودێری تۆکەڕۆ وەرو ئەنێ غەرامەوە نەکەرا مەشۆ پێسە ئاگوڵەیە تەماشەشکەری کە ئاواڵەکە و یانە نەنیان شارە ئینا لێ گوڵدانەکەێنە ئایا قبول تا بنەوە ورشاکیشی ئەگەر پێسە تەماشەت کرد تۆ ئینسانێەوە تەندروستنی تو ئینسانێەوە ژینگە دۆستنی یانێ تۆن بە زاوڵەیەوە پەروەردە کریانی ئیگی واوێشە کە خوای دروستی کردنی پێی ئێمە مسەخەرشکردنی پێی بەشەرەکە ئەچی کەشەنە زیێنێ بیهودە دروستش نەکردێنێ گرچە دەواین ئینسان پێویستپی گووا و هاریانە بە تایبەتی ئەچی سەردەمەنە دا و دەرمانما بێن بە مەوادی کیمیایی نەوەشی شاپۆوەن چی خواست و ئیگوا و هاریا بازار نەفرن وەرو ئانەی تاکە چێوێەوە لەزەتی وێش و تامی تایبەتی و هیچ دوور بۆ مەوادی کیمیایی ئیگیوا و کەشێنێ کە کەشۆهان ئەنا خەڵک مەجبور نییە 30,000 بۆ بە کیلوێ هەلچا خەڵک مەجبور نییە دەسێ پیچک بە 5,000 و 10,000 بسان بەڵام سوور زانۆ ئینە چێوێەوە ئەسڵین خوای بەر ئاردن بە واران و وهاری بە خاک و منتیقە و ڕاماناتی دووراجە مەوادی کیمیایی شومێ مەچەنی مامەڵە شەنی کەرمێ ئینە ڕیشەژان ڕیواوی ڕیشەژان سوورە بنە ڕووسقە پسڵ دەسێەوە ماش بە 4,000 5 ماچە چەشتۆ دۆخەوای دا و دەرمانە مەبوو بنەوە ورشاکیشی ئینە کوێشە هەنە ئینە ڕیشەشانە هۆکارە نەبێن پێیانێ کەیسە ئی گژوگیاوی کەم شاکردنیا بەرەو کاڵ هەر بەرەو واچوو نەمای ملا خەڵک ئەچی دە ساڵاوەڵینە تەجروبەش نەبیێن بە عشوایلوان ورش کێشتن ئیسە بۆ پێکەشەکە کەمی بێنێەوە بەڵام الحەمدولیلا بە هاوکاری ئی چالاگووە مەدەنیا ئی ژینگە دۆسا ئی ژینگە پارێزا وشیاریمە بڵاوکردنەوە خەڵکمە ئاردن سەرۆخەتی ئینە مڵک و تۆ نییە مافوگر کەسیشی ناسەرەوە ئینە تۆ ورشکیشی بنەوە ساڵێتەر بەرنمەوە ئێ ساڵێتەر کێمێەوە خۆ هەروێومەوە ڕەفیقەکە ئومێ دۆستەکەومێ ئەلو دەگەکی ومێ دەگایەکی هامساومێ شارۆمەیە پێویست مەکەرەوە تۆ بە ڕیشەوە بنەوە بەرژباری داماگشتکەری وشکشکەری بنەوە باریش هەم پێی سەوزایەکەش چێژە معنەوی وەرگیری ماوەسا مەلیکەمەی تەماشۆ ئا سەوزایەکەرە ها قورئان نەفەرماوە دەشتێن پێ ڕازنێن دێوە تەماشۆ ئا دەشتێ کردی لێ تەماشۆ ئاکەشی کردی ئەی دوێ ئەچینێنێ ئەگەر کەشەوە بەڕەزا نەبوو ڕیواوی نەبا هەلچی نەبا چەنی دەشتە چە فەرقێوەژان مشم تایبەتمەندی وێش گوم نەکەرەوە کەش کێن ئیتابەتمەندیە پارێزنەوە من ناتوونی ئەو ژینگە دۆسەکان ئەو نن کەمێ گیوایی و هاری مارەوە بە هیچ شێوازێ مەبۆ تۆ بنەوە ورشکیشی دکتۆر دیاردێەوە وەڵتەر بێ دیاردێوە باو بێ لا ئێمەوە خەڵکی ئێمەوەی ئی خەڵکێ یا تۆمەکەی بەری یا هەبە بنەوە ورشکیشی حەوشە یانەی نیش یا حەوشەکان نیش ماوەسا کۆمەڵە چی دیاردێما بێنی ئایا سروشت و ئیگو ئەو کەشی بۆ پێت لێ حەوشە پێت لێ شاری مامۆساگەن ئەگەر هیچ بۆ یا ئەگەر بنیە مێرە نەبوویچ بوویش ئاتام و لەزەتەشە نیازانیشی چونکە تۆ حەوشێنە خاکێەوە تەرا تەختت کردە منتیقەکە بەڕەزا هین و کشین قەت باڵۆ سەختۆ بەرمێ تو بەریشۆیانە چێشش بە نەکەری و ئی کەشە شەواژان دما و عەسری شەماڵەژان ئێمە مەزانمێ ڕەنگە ئی هەوا و شەماڵی کە ورکەرۆ لەزەتەوە تایبەت بۆ بە ئیگیواوە هیچ تا ئینسان ڕەنگای ئا تەجروبەی نەشە نەک بێباس بلوسەر ئانەی ئەسڵەن کاتێک کە ئاژەڵ ملۆ لە وەڕوەری دەشتەنە ماس و دۆکەش تا مێتەرەژەن کە ملی هەوار نشینی کەما و لۆ و چنوور و بەرزەڵنگ وچی وەرە دووەکەش تا مێوەتەرەژەن وەرو ئانەی ئی بەرهەمەکەشی پێی دەشتی مەشیە تکاتاوە نەکەر و هینی کەشینی پسڵین و کەشین و حەوشێنی یا بەخوا پێچک هین و کەشین هین و حەوشێ نییە دکتۆر یان دەستاوەژ و ما نایدێ مەسەی مامۆسایی ئینامی خزمەت سوودژەن و دەستاوەژ بۆ بەنامە ئالا و هیوادارە خەڵک بە گۆش ماکەوە سەر و ئاڕێن مایارە بلە و دەست و شمەش بەر بەڕازی سەربازێ ونین دێپەی مەسەلا خەڵک نەیاوانن خۆی گەورە مۆفەقێت دەستم تاوەش بە یاخۆ ڕێستان